کوردستانیانی خۆراگر. دۆخی ئێران ڕۆژ لە دوای ڕۆژ سەلمێنەری ئەو ڕاستیەیەکە گۆڕان بابەتێکی چاوەڕوانکراوە و تا دێ لە ڕزگاری و ئازادی نزیک دەبینەوە. لەم دۆخەدا ئێمە وەک کۆمەڵگای کوردستان لە وێستگەیەکی هەستیار و تایبەتداین. هەستیار لەو بوارەوە کە خاوەندنارەتی بزوتنەوەیەک دەکەین کە گرێدراوی ژن، ژیان، ئازادیە. لەو ڕەهەندەوە خوازیاری هێنانە ئارای ئێرانێکی ترین، ئێرانێک کە بۆ هەمیشە لە پاوانخوازی ناسنامەی نەتەوە دەوڵەتێک دەرباز بێ و ببێتە جوغرافیایەکی مەدەنی کە تیایدا فرەناسنامەبوون و وسۆگەربوونی سەروەری هاوبەشی هەموو نەتەوەکان بە ژێرەی یاسا بە فەرمی بناسرێت. بەڵام ئامانجی سەرەکی گەیشتنی کوردستانیان بۆ بە ئەنجام گەیاندنی دواوێستگەی سەرکەوتن مسۆگەر نابێ ئەگەر نەتوانین خۆمان بە تەواوی ڕێک بخەین. هەر لەم ڕەهەندەوەیە کە لەم کاتەدا بە پێویستم زانی ئەم پەیامەتان لە دۆخێکی تایبەتدا پێشکەش بکەم. پەیامێک کە مەبەستی سەرەکی لێی بەخشینی ئارامی و پێکەوە بوونە. لە داهاتووی خۆرهەڵاتی وڵات هەوڵی هەمومان ئەوەیە کە ڕێگاکانی یەکگرتوویی کۆمەڵگای کوردستان مسۆگەر بکەین. هەرچەند جیاوازی لە کوردستان بابەتێکی ئاسایی و قبوڵکراوە، بەڵام ئەوەی لە کۆتاییدا بەیەکەوە گرێمان دەدات بەرژەوەندی گشتی و چارەنووسی هاوبەشمانە. هەر بۆیە پێویستە لە دەلاقەی بەرژەوەندی کوردستانیەوە سەیری گۆڕانکاریەکان بکەین. ژینگەی سیاسی، کولتوری و کۆمەڵایەتی کوردستان نابێ ببێتە پانتایەک بۆ دوژمنایەتی و بربرەکانی یەکتر. بپێچەوانە دەبێ ببێتە ژینگەیەک بۆ لە یەک تێگەیشتن و یەکتر قبوڵکردن. ئامانجیش ئەوەیە کە دەرفەت بە هەلپەرستی و دوژمنانی کوردستان و دابەشبوونمان نەدرێت. لە ڕابردوودا دوژمنانی بزوتنەوەی نەتەوەی کوردستان بەڕاکێشانی تاقمێک بە ناوی جاش ژینگەیەشان بۆ بەریەککەوتنی کوردستانیان پێکهێنا تاکو مرۆڤی کوردستانی بکەن بە دوژمنی یەکتر. لێرەوە جارێکی تر داوا لەو کەسانە دەکەین واز لە خزمەتکردن بە دوژمنانی کوردستان بهێن و بگەڕێنەوە باوەشی نیشتمان. دڵنیاش بن هەر هەنگاوێک کە ئەوان لە بەرژەوەندی کوردستان هەڵی بگرن بە سینگفراوانیەوە پێشوازی لێ دەکرێت. ئەزموونی بەشەکانی تری کوردستان پێشانی داوەکە هێزی دوژمن دوجار لە خاکی کوردستان ڕادەماڵرێن و ئەوەی دەبێنێتەوە کوردستان و کوردستانیانن. ئێمە لە کوردستان بێجگە لە کۆماری ئیسلامی و هێزەکانی دوژمنێک ناناسین. بۆیە هەموو هەوڵمان بۆ یەکانگیری کۆمەڵگای خۆرهەڵاتە. لەو سۆنگەیەوە بە ئەرکێکی نیشتمانی و ئەخلاقی دەزانین کە داوا لە خزمەتکارە کوردەکانی ڕژیم بکەین کە بگەڕێنەوە باوەشی کوردستان و ببن بە بەشێک لە بزاوی ڕزگاری و ئازادی کوردستان. سەرکەوتن بۆ گەل و ئازادی بۆ نیشتمانە.
تمام جاي كامل. تمام جاي كامل. تمام جاي كامل. تمام جاي كامل.